کاژێر حەوت و چل خولەکی بەیانیە. دەرگای بۆرسەی هەولێر هێشتا قوفلە نەکراوەتەوە. ساعتش دەبێتەوە ئەمری ئاسایش دو ساڵەوە 8 ساعت هەش بۆرسە کردەوە. هەش بازارە بێتەوە بۆ ساعتش تاواتی داهێنانەکەن. ئەڵێن کە لێرە بۆرسە بووەوە لە هەموو عێراق حرەکەی دولار ئەجۆڵێ وایە؟ هەموو چاوەڕێی هەولێر حکومی؟ بەڵام بڕیارەکە درا. چاوەڕێکردنەوەی دەرگا ناکرێت. 142 ئەوڕۆکە. بەێ ئەو شو دۆلار دابەزین. پۆلیسێکی هاتوچووی هەولێر لە بازاڕی شێخەڵڵا پرسیاری نرخی دولار دەکات. 100 دولاری سپی هەیە دەوێ بیکاتە دیناری عێراقی. چەند زەرەرە؟ ئەمە قەرزم هەیە بە تاک دۆلاری 3000 سێزار قەیناکە خۆم معاملە سینینەوە یان نام سێزاری لۆ گۆڕێزە ڕەنگە ئەمە یەکەمین فروشتنی دولار بێت لە هەموو عێراق بە زەرەر فروش. ئەوە یەکەم بازارە ئەمڕوانیان لە هەولێرێ؟ ئەوە یەکەم خەرجی لە بازار بوو. بە چەندت فروش وەرەقەکە؟ تۆ باشی؟ بە 143 چەند زەرەرت کرد؟ 2000 دەڵێن یا فەتاح یا ڕەزاق وانە؟ یەک دەقەی ماوە. ئەگەر پێش هەشتی بکاتەوە دەرگای بۆرسا وا دەکرێتەوە. هەموو بازار بە بریاری پشت ئەم دەرگایە جوڵە دەکات. کردنەوەی دەرگا هەموو شتێک نییە. ئەو بۆ بەهەش بەڵکو گەورەتر لە کردنەوەی دەرگا نرخی دولارە. بە چەند دەبێت چۆن دیاری دەکرێت. دەڵێن لە عێراق دوو بانقی مرکزی هەیە. یەکەم دەوڵەت ئەم دوو بانقی تێدا چووکو هەموو دەوڵەتێک یەک بانقی مرکزی هەیە. بانقی مرکزی دەوڵەت هەیە لە بەغدا 100 میلیارد دلار و هەموو دەوڵەتی لە پشتە و دولار ئەفرۆشێتن بە 1320 دینار. بەڵام بانقی مرکزی هەولێر بۆرسەی هەولێرە ئەو قەرار دەدات لە هەموو عێراق دولار بە چەند بێتن. بانقی مرکزی نییە بەڵام بۆرسەی هەولێر وایە وایە؟ شەهادەشیان بۆ مدا. بازارەکەەوە تازە دەکرێتەوە. ئێمە هاتوین لەم بەرنامەی هێشتا ماویەتی بە دوای وەڵامی یەک پرسیاردا دەگەڕێن لە عێراق کێ حکمی دولار دەکات. بازرگانەکانی دراو لێران دراوی زۆریش هەیە بەڵام هێزی دیاریکردنی نرخی دولار لای ئەوان نییە تا وەکو مؤەیەد دێت. یەکەم قسە کە دولار بە چەند بێت لە دەمی ئەودا دێتە دەر. سێکەیە ئەڵێن قەدری زێر لای زێرنگرانە بەڵام قەدری دولار لای هەموو کەسە. هەموو کەس حەزی لە دولارەوە نییە؟ کەبزانەوە فروشتی؟ ئەیوب گەنجێکی ناو بازارە بە پێش هەموویان کەوت. یەکەم دولار لە نێو بازار لای ئەو فرۆشرا. ئێدی ئەمە بووە نرخی دولار لەو ڕۆژەدا لە هەموو عێراق. دەرگای گەورە بەڕووی کڕین و فرۆشتنی دولار دەستی پێ. هەموو کەس چاوەڕی تۆ کە دەگو ئەیوب بێت بازار سەعرەکەی دەست وایەدا یەکەم کڕین و فروشتن حەز دەکەم بزانم بە چەند دەکرێت. فروشتت؟ لە دەفتەر؟ بە چەند فروشتت؟ دولاری شەکەت. ئەو یەکەم کڕین و فروشتنەوە نیە؟ والله الصورة ما هو ده دفتر ما فرض
الصور والصلصة لا تصيدتين صيدة مثلا صلصة مارم كري سي دفتر بچنده چند ای صد یا چند ایوب بازاری کردوا ایوب بازاری کردوا لهولیر با یکم دلار امرو با 145 و 100 فرود سی دفتر تو ده دفتری بیشتر وانی ایوب چند دفتریان 50 ایوب 50 دفتر فروش را قسەیەکی هاوبەش لە نێو بۆرسەی هەولێردا هەیە هەموو بازرگانانی دراو کاتێ پرسیارێک دەکەی ئەو قسەیە دەکەن قسەکە ئەمەیە بۆرسەی هەولێر تەحەکوم بە هەموو بورسەکانی عێراق دەکات بە بەخداشەوە عەلی دۆزی یەکێک لە بەهێزترین بازرگانەکانی دراوە لە بۆرسەی هەولێر بە ملیۆنان دولار مامەڵە بە دولار دەکات لە نێو بازاردا بە منیان گوت ڕوکنێکی گەورەی نێو بازارە ئەوانی لە بۆرسەی هەولێر ئیش دەکەن زۆر پۆزی لێدادەن ئەڵێ وەڵا هەولێر وایە هەولێر بەهێزە هەولێر عێراقی بەڕێوە دەباتن بۆرسەی هەولێر ببێتەوە اینجا عێراقی شەکە بۆرسەی هەولێر قەپات بکرێت شەلەل دەبێ لو دين بازار العراق لبازار نابي ابي بس او روشنا نابي بلان بابلين لهولير تجاره زور ترى العراق زور ترينكات شاويان او بورصيه ليره او مربعه سيرنا كي تاجر كان قورترين تاجر كان العراق زور يعني تجاره كان تحويل كلبونا وهولير وجيت تحويلها الليله لو بازارها هي حوالات بارانيرن بو دروا مثلا بو دروي عراق دروي عراق لسطا بنجاله سرسينا بنجاله تحويلات لبازارها وليله صينو سطا بنجال حتى سطا تشل صينا سطا تشل تركيا او باقي كان ولاته كانت ترى او بو دروا ادي بو ناقو مثلا ليله كان الشو بغداد شنديت لو يا روجا 2 مليون بيتشي بو بغا بەڵام لە بەغاڵەوەی ڕۆژەیە 40 ملیۆن دلار بێ بۆ هەولێر چەپارە لەو بورسە هەیە بۆ من بڵێ بینی خۆم بۆی کەس گوێ لێ نەبێت لەوە 1 ملیار هەبوو ملیارێک بەڵێ ملیارێک دلار بەڵێ لەوەی هەو بازار پەیدا بوو اقتصاد هەولێر گشتی لە ئەم بازار و لە بازار زێرینگەرەکانە سەدات چەندی اقتصادی عێراق ئێستا دۆلار و بورسە پەیوەندی بە هەولێرەوەیە والله زۆرە چەند بۆ نمونە کاتی نەوروز بازار لە هەولێر قەپات دەبێت سێ ڕۆژێمە قەپات دەکەن بۆنەی جەژی نەوروز لەو دیمیش تیجارات ڕاوەستێ لە بەغاش هەولێر ڕاوەستە هەموو لای ئەو ڕاوەستە لە 16 تا سرمان هەیە لەسەر بەغا ڕۆژێ تقریبا چەند لێرە بازاری دلار دەکرێت 100 ملیۆن 200 ملیۆن لەوەیە ڕۆژ هەیە ئەگە ئیداع هەبێ 100 ملیۆن دلار کریم فرۆشتن هەبێ لە ناوێ ئەم هەموو پارەیە بەبێ ئەوەی هیچ هێزێکی پاسەوانی بازار لە بورسەکە هەبێت هاتوچووی پێدەکرێت متمانە و کاری پێکەوەیی پاسەوانی ئەو هەموو ملیار و دولارەیە لە هەولێر بەراقم بوو ئەو ملیار دولارە لە نێو بورسەی هەولێردا ببینم تاوەکو زیاتر پشتڕاست بم کە بەڵێ دولارێکی زۆر لە هەولێر هەیە چەند شوێنێکی ئاڵوگوڕی دراو دەرگای قاسەکانیان کردەوە بەبێ ئەوەی ناوی بهێنین بە ملیۆنان دولار دەبینین دەردەکەوێت دولاری کاش هێزی بازاڕی هەولێرە پرسیارم کرد لە هەر دوکانێک شەریکەیە کە لێرە ئاڵوگوڕی دراوەکەن چەند هەیە هەیە وتی 5 ملیۆن و 10 ملیۆن و 20 ملیۆن و 20 ملیۆن دلار ها پارەیان هەیە ڕۆژانە مامەڵە پێوە ئەکرێتن ئەمانەوەی بزانن بەڕاستی لە بۆرسەی هەولێر چەند پارە هەیە چەند دلار هەیە ئێستا لەو دوکانە زیاتر لە 22 ملیۆن دلاری هەیە ئێستا ئەو گۆنیانە ئەو 50 هەزاریە
یەک گونیا دەکاتە 2 میلیارد دینار ئەوە هەموو 50,000 ئەمە سوڕەکان 25,000 هەر گونیایەک 1 میلیارد دینارە دیناری عێراقیە و هەمووە ئەمەشی دولارە کە هەموو دنیا شەڕی لەسەرە لێرە شەڕی لەسەرە اقتصادی دنیا بەوە جۆڵی دەکاتن ئەمە تقریبا ئەم دوکانە بە منی گوت 3 میلیۆن دلاریش لێرە هەیە هەموو حەز دەکاتن ئەم پارەی هەبێتن منیش حەز دەکەم دڵنیامە توش حەز دەکەی هەر کەسیان پارەی هەبێ هێزی هەیە برادێک لەو بازارە وتی ئەوەندە دولار هەیە لە هەولێرێ والله کڕام بزانێت خۆی دێتەوە بازارە هەندێک پرسیار هەبوو لەسەر بۆرسای هەولێر وەڵامەکە لای هەموو کەس نەبوو گوتیان یەک شوێن هەیە وەڵامی دەقیق لای ئەوانە پرسیارەکانیش ئەوە بوون چۆن بسەلمێنیم بەڕاست بۆرسای هەولێر بەهێزترینە لە عێراق دەچینە ئەو شوێنە کە تێدا باسی سەرکەوتنی بۆرسای هەولێر دەکات ئێرە کۆمپانیای دیناری عێراقیە ئەوان بە ملیار دینار و دولار ئاڵۆگۆڕ دەکەن بە گونیە پارە لێرە واڵا دەکرێت دەژمێردرێت کاتی لەوێ بووم بە یەک تەلەفۆن چەندین ملیار دینار بۆ شارەکانی عێراق حەوالە کران مازن ڕەقیب بە فەرمی لەلایەن کۆمپانیاوە ڕێگەی پێدرا قسە بۆ ئێمە بکات ئێستا ئەمڕۆ بازار بووەوە سعری دولار لەکوێ دەستنیشانەکرێتن بۆی هەموو عێراق بەپێ ئەو سعرە بڕواتن لە هەولێر یان لە بەغدا هەولێر یان لە سلێمانی هەولێر بە تاکید بازاری هەولێر بۆرسەی هەولێر گەورەترین دەتوانم بڵێم گەورەترین بۆرسەی عێراقە ئێستا ئەو دقی لێرکوانە تاجیرەک کە بەشداری مەنەسەی دەکات لە بانقی مرکزیەوە لە ڕێی بانقەک هەر بانقەکان بانقەکی ئێرە ئەسایی بۆ نمونە 20 میلیۆن دلاری دەیەوێ لە ماوەی سەعاتێک بفرۆشێ ئەو 20 میلیۆن دلار ڕێک لە ماوەی 1 ساعتی دەتوانێت لەو بازارە بیکاتە دینار و دینارەکەش داخلی بانقی کرد بەڵام ئەو پرۆسەیە لە هەموو شارەکانیت کە زەحمەتە تەنها لە هەولێر دەتوانم بڵێم ئاسانترینە ئێستا 20 میلیۆنەکەی لە ببێەوە سلێمانی بوێ و بەغداوانش بۆرسەیان ڕەنگە هەمویان زەحمەتە بەغدا زۆر زەحمەترە سەراحەتەن لە بازاری ئازاد ئەو معاملەی زەحمەتە ناکرێ سەدە چەند هەولێر بەشداری هەیە لە بەڕێوەچوونی پرۆسەی بۆرسە و دولار و ئاڵوگۆڕەکەی وەڵاهی ئەو دقی ئەگەر باسی ئێستا بکەین لەوەیە سەتان نزیک 160 بی 6 لە 100 پارەی عێراق هەولێر تەعاملی پێ دەکات تەسەڕف پێ دەکات ئەمن تەوەقعاتم ئەوەیە ئەو نسبە زیاتریش بێ ڕوو لە زیادبوونیش بکات دولاری سپی گورزێکی گەورەی لە بۆرسای هەولێر داوە هیچ بازرگان و کۆمپانیاکی دراوی لێرە نییە زیانەکەی بەرنەکەوت بێ دولاری سپی لە خوارو و ناوەڕاستی عێراق مامەڵەیان پێوە نەکرد لە هەولێر ساخکراونەتەوە هەولێر دەرگای بۆ دولاری سپی واڵا کرد تا بەخۆی زانی و بەخۆ هاتەوە بازرگانێک گوتی کڵاو چۆتە سەری ئێمە 100 دلاری سپی 3000 کەمتر بەرامبەر دولاری سەوز مامەڵی پێوە کراوە مازن ڕەقیب بە داتا باسی بری دولاری سپی دەکات بۆ نێو بۆرسەی هەولێر زیانەکەشی باز دەکات کە بە ملیۆنان دۆلارە تەوەقع دەکەین سەروی ملیار دلار هاتبی ملیار دلار دولاری سپی هاتە ناو بازاری لە شارەکان بە تایبەتی لە جنوب دواتر لە شارەکانی کوردستانیش چۆکای ما لەگەڵ سلێمانیش فەرقمان هەیە چەند زەرەری لا لە هەولێر ئێمە ملیار دلار ملیار دلار ڕەنگە نەزانم ڕقم لەوەی 20 میلیۆن دلار خەڵکی ئەو بازاڕی زەرمەند بوونە ئەگەر بە نزیکەی باسیکەی ئەنگوش زەرەر بوون شری بە تاکید هەموو کەس زەرمەند بوو هەموو کەس ئێمەش بەڵێ بەشێک بووین لەو زەرەرە گەڕاینەوە نێو باسا کاژێر 2 خوڵێکی دوای نیوەڕوە نرخی دولار گەیشتە 1454 دینار لەو کاتەی یەکەم دولار فرۆشراوە 300 دینار بەرز بۆتەوە
بازارەکە گەرم بووە ملیۆنان دلار مامەڵەی پێوە کراوە چەند ئەمڕۆ چەند ملیۆن فروشراوە تا ئێستا 100 مليون ئەمڕۆ ینی 100 ملیۆن فروشراوە تا ئێستا بيانزوا بهم هؤلاء الحكومه بغداد شكا واحد جماعات بري همو عراق هولين تا ئێستا 100 ملیۆن فروشراوە لێرە بري متاكد اسمه مليون زياده بيانزوا بهم هؤلاء الحكومه بغداد كان زۆرە 100 ملیۆن معامله ذكي يعني زاريا ما كمان لك نعبين هيك معمل ذاك 5 مليون 6 مليون 2 مليون كسر اقاش كينيا واو هاي بتليفون معمل ذاك زاريا 100 ملیۆن چەند دەکڕی بە چەندی خۆ دەفروشی والله من دولار يقوم نافرش نافرۆشی نعم والله يعني هيز إخبارك نبوه شيء ببينزو نوصتي فلوس هاي ساعتين ببينزيا بينزو ستا يعني أم بوبو فلوس مرق يقوم هيز إخبارك نبوه بەشکۆ بێتە خوارێ ناية تخواري چۆن بس نەزانی يدوروا بر خوجني كاكي بيدار استوى إيران مشكلة تدا سوريا مشكلة تدا يدوروا برد يس خوجني الليرة دولار بسهر زاند بي کاژێر 4.5 بۆرسای هەولێر دادەخرێت نرخی دولار بە 1462 دینارە لە کاتی داخستندا بە بەراورد بەکردنەوەی بازار 1100 دینار بوو هەر دولارێک بەرز بووەوە ڕۆژی دواتر گەڕامەوە ناو بۆرسای هەولێر ڕۆژی یەکەم دەرکەوت کە ئەم بۆرسەیە بەدەیان ملیۆن دلار مامەڵی پێوە دەکرێت لە ڕۆژی دووەمی تومارکردنیان بەرنامەیە بە دوای وەڵامی ئەو پرسیارەدا دەگەڕێن کە چۆن نرخی دولار دیاری دەکەن لە بەردەم دەرگای بۆرسەکە چاوم بە مؤەیەد کەوت ڕۆژی دووەمین هاتینە بۆرسای هەولێرێ بۆی بزانین ئەمڕۆ چۆنە بايدم بيني همو بورصة هوليري بوكرنوي بورصة ليرة العراق شاويلك ما بخير بيه تواشي اما تازات يا بازاري همو بورصة شاوري تويكن بازار كيوا امروش ساعتش كي ان شاء الله ديالي دوني ب 1450 كراوة اها است 1462 امرو بشين دكيوا وخش يستدو طلبة يعني بس زيادة دبيت زيادة دبيت امرو تا چند دچيت يعني بالتوقع يفهم دبي شيستوها شيستونوي ببيني 1469 سو همو شاوري كاك مؤيدين دي بازار دكاتوا کاژێردەی بەیانی مؤەیەد قسەی خۆی دەکات تا ئەو کاتە من و هەموو بازرگانانی درا و چاوەڕێ دەمی ئەو دەکەین کەمێکی دیکە لەم بازارە قسەیەک دەکرێت لە بڕیاری حکومەتیش بەهێزترە کاتێک قسە دەکات هەموو بێدەنگ دەبن چونکە لەسەر قسەی ئەو ئێدی دەنگی هەموویان بەرز دەبێت عادەتەن ڕۆژانەکی لێرە ئیفتیداح دەکاتن وقفاي مويل زيادة الافتتاح مويل. مويل زيادة الافتتاح دكا بدي مويل يش ناكريش دكا ئەمە چاوەڕێکەین سەعات دە بازار دەبێتەوە نیە دا 10:30 بازارەکە کرایەوە نرخی نوێی دولار لێرەوە بۆ هەموو عێراق دانرا سنتي والله دمي داري قد سنتي المرض سنتي درجة الدوسات وصلت من زايد دي طبعا متصدي ها نوصل صدت يا ده ده مارد ودي صدروي یەکەم بازار بدوسات روي بە چەند 200 كاكا ده دفتر ميدا یعنی 100 دلار 146,200 ئەو یەکەم بازارە 1100 دینار فەرق لەگەڵ بازاری دوێنێکە کرایەوە کاکێ فرشتی کێ کڕی مۆیەت کڕی مۆیل بازاری کردەوە شيل لك او السعر كاك او سعر لك انت مويه ديال قدرت تسال لك المويه ديال جا پارە دەدەنە مۆیەدی شتێک لا والله يشتغل
هەرچەند خولەکێک نرخی دولار بەرز و بەرزتر دەبێت. 800 تمشين 750 تمشين انا بريك بيصل انا شيء قصدي 700 تمشين شين بيز دفتر مال بیست دەفتەر 700 بەچی هەفسەد ئێستا دوێنێ خەڵ زەرەری کردێرە كاس خازان کەس قەزانجی نەکرد. زوجني يومين انا وامر باتي مقسم لك دوني باتي مقسم لك كاشي دوني شي قازان بەباتە ئەمە خەڵکی باري بيز ئەستا دوێنێ بە من و دو دلاری خۆم نایفرۆشە. نام فروش بۆچی ئێستا بابا الشيء الاخير دا زار ناشكا وبي هيجي اخبارك ابي عندهم برلمانك منهم فروشتوا ناتفرۆش. نات فروشتوا بدوشم بو ايوار ليره باش شي برددني داواکاری لەسەر دولار زۆرە بازرگانەکان نایفرۆشن. زانیاریان هەیە بەرز دەبێتەوە. نیو کاژێر لەکردنەوەی بازار تێپەڕی. شتێکی ناپەبیعی لە بازاری دولار فروشانی هەولێر هەیە. دوێنێ حتا بۆ بە 12 یورۆ 200 دیناری بەرز بووە. ئێستا ئەوە نیو سەعاتە 33 دقەیە بازار بۆتەوە 300 دینار زیاتر چووتە سەری. کاک مایەت دوني غدر لدولار كرا وي. دوي بازار ياشكان لە دولاری فەقیر کرا. شكا بازار نبوي توا 135 و 700 بتوا بكره 135 او غدره معقول نيه والسعر هابيته ئەمڕۆ دولار قادری کرد. لا دولار دولار عزیزە. بەس ئەو نیو سەعاتە زۆر بەرز بوو. ايش تدي برستل هەشە بەشە. دولار نییە؟ دولار نيه عرض نيه عرس نیە لۆ. عرس نییە. حەزەکەن گران بێت. لا مثلا عرض بدست عرض- بنقودايا؟ لا انا بدست 8 لە عێراق دولار تەنیا دراو نییە دەسهەڵاتە. دەسهەڵاتێکە لێرە لە شەقام و بازار و دەستی خەڵکدایە کە سیفەتی فەرمیان نییە بەڵام دولاریان لە دەستدایە. زۆری نەخایان بازار شەڵەژا دولار دابەزی لە ماوەی دوو کاژێردا 1000 دینار لە 100 دولار دابەزی بە دوای موایەتدا گەڕا. دەمەوێت بزانم ئەمە چییە ڕووی داوە؟ پیاوە بەهێزەکەی بازاریش کە بینیم سروشتی نەبوو. بەرەو داخرانی بۆرسە هەنگاو دەنێت. سبێنی بزانە هەموو چاوەڕێ ئەومایە دەکات هاوار دەکەیت چێروکەکە دەست پێ دەکات هەروەندێ ڕۆژانێ ئەم لە نۆتیەکەەوە لێرەمە لە چەندەوە یەکەم کەس ئەتو عرض دەکات. لەوەتی بازار دانرای پێکەوەینە ئەو بازارمە ئەتو دولار و بازار پێکەوە بەراوە هەروەندێ مایەدی دولار فرۆش. طبعا نرخی دولار دوای بەرزبوونەوە و دابەزینێکی زۆر لە 1406 دینار داخل. دەمەویست بزانم هیچ گرۆپ و بازرگانێک لە پشت ئەم بەرز و نسمیەی نرخی دولار هەیە؟ لە نێو بازار قسەیان بۆ ئێمە کرد. بەڵام بەو مەرجەی دەرنەکەون. گوتیان بەڵێ. ئێستا بەبێ ئەو شەرحە يوسف شيل لك ئەو برادرڵێت دێن دولاری کام دەکات اگر دلار فروش بدین دلار کی داده بسینن اگر دلار شانگلی بدین دلار کی چێت نادێوانە هێز و نرخی دینار بەرامبەر دولار بەراورد ناکرێت. هەموو کەس لە دنیادا دەیەوێت بە هێز بێت. بەشێکی گەورەی ئێستای هێز لە دنیادا دۆلارە. چەند دولاری زیاترت هەبێت ئەوت دەبەهێزتری. 6 ڕۆژ لەم بازارە بووم بۆ تومارکردنی ئەم بەرنامە بۆ ئەوە نەبووم بزانم دولار بە چەند دەفروشرێ و بە چەند دەکرێت. بۆ ئەوە لێرە بووم چۆن پیاوێکی هەولێر ناوی موعەیەدا لە بۆرسای هەولێر دێت نرخی دولار هەموو ڕژێ دەستیشان دەکرێت و هەموو عێراق پێوە پابەند دەبێتن. دەرکەوت لەو بازارە هەر کەسێ دولاری کاشی لەبەر دەستدا بێتن بەبێ پلە و پۆست حکومدەکە و حاکمە. لە بەغدا باجیان زیاد کرد لە بۆرسای هەولێر نرخی دولار لە هەموو عێراقی بەرز کرد. ئێستا کاتژێر 5
دەرگای بۆرسە داخرا بەڵام نرخی دۆلار دانەخرا دۆلار هەم بۆ عێراق و هەم بۆ ئەم بۆرسەش هەم هێزە هەم ئۆکسجینە من هیویدار ئەحمەد هێز و سەحری دۆلار هێشتا ماویەتی